ئێمە ئەمڕۆ هەستاین بە خەڵاتکردنی قوتابیانی پۆلی دوانزەی زانستی و وێژەیی ئەوانەی کە لەسەر ئاستی پەروەردەی قەزای شارە زوور یەکەم و دووەم و سێ بوون، هەروەها یەکێک لە قوتابیەکانمان بە ناوی ئارام ئەحمەد کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلە یەکەمێنە لە خوێندنگەی ئیسلامیەکانە. خەڵکانی خێرخواز ئەوانەی کە ئەتوان هاوکاری خوێندکارەکان لە ڕێگەی ئێمە لە ڕێگەی هەلانێک کتۆ هاوکاری خوێندکارەکان بۆی بتوانین کە لێرەوە برەوێکی زیاتر بە بواری پەروەردە وەکو هاندانێک بتوانین زیاتر هان بە هانی قوتابیانی خوێندکارە بێن تاکو بواری پەروەردە زیاتر لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو بێ. لە ئاساتێکە لە مەراسمیکی خنجیلانە کە ئەم کە ڕێکخراوی قوتابیان سازی کردو زۆر خۆم بە خۆشحاڵەزانم، هەستێکی زۆر تایبەتیم هەیە. هیوادارم هەموو دایک و باوکێک وەکو دکتۆرێکی نەفسی بۆ مناڵەکانیان، وەکو چاودێرێکی پش و درێژ مناڵەکانیان ڕۆڵەکانیان ڕوا پێ بگەین کە هەمیشە بەرەو سەرکەوتن هەنگاو بنێ.